جەنگی رووسیا و ئۆکرانیا ڕیشەی مێژووی هەرێمی دونباس و نیمچە دوورگەی کریمیە. دونباس و کریمیا لە نێودڵی جەنگی رووسیا و ئۆکرانیادا جێگە دەگرن کە بەهۆی چەندین سەدە لە فەرمانڕەوایەتیکردن و گۆڕانی ناسنامەوە شێوەیان وەرگرتووە. بانگەشەکانی مۆسکۆ لە خاوەنداریەتیکردنی دوو هەرێمەکە لەسەر بنەمای میراتە ئیمپراتۆریەکان و بەڕیارەکانی سەردەمی یەکێتی سۆڤیەت و دابەشکاری کلتوری قوڵەکانی ناوخەڵکی دوو هەرێمەکەوە سەرچاوە دەگرن. مێژوەکانیان نیشان دەدات کە چۆن جوگرافیا و یادەوەری لە جەنگی هاوچەرخدا دەتوانرێت هۆکاری بەهێز بن. نووسینی ئەحمەد ڕەسوڵ ئامادەکردنی هاوڵاتی راپۆرتێک لەبارەی ڕەگ و ڕیشەی مێژووی هەرێمی دۆنباس و نیمچە دوورگەی کریمیا لە جەنگی رووسیا و ئۆکرانیادا. هەردوو هەرێمی دۆنباس و کریمیا پرسیاری قوڵتر بەرجەستە دەکەن لە قوڵایی هۆکارەکانی جەنگی رووسیا و ئۆکرانیادا کێ سنوورەکانی ئۆکرانیا دیاری دەکات بۆ رووسیا ئەو دوو هەرێمە وەک خاکی مێژووی و رووسی دادەنێت. تێگەیشتن لە جەنگی ئۆکرانیا بەبێ شوێن پێهەڵگرتنی ڕەگ و ڕیشەی مێژوویی بۆ هەرێمی دۆنباس و نیمچە دوورگەی کریمیا ڕەنگە ئاسان نەبێت. دونباس و کریمیا دوو ناوچەی ناوەندین لە ململانە و جەنگی نێوان کێڤ و مۆسکۆدا. هەردوو هەرێمەکە و بە خاک و خەڵکەکانیانەوە کاڵەکەبوونی مێژووی سیاسی و نەتەوەی و کلتوریان هەڵگرتووە کە رووسیا بۆ پاساوهێنانەوە بۆ ڕەوایەتی خاوەنداریەتی خاک و خەڵکەکەی دەستێوەردانی سەربازی بەکارهێناون. ڕاندی جیۆگرافی هەرێمی دونباس هاوسنووری رووسایە و ڕووبەرەکەی زیاتر لە 50,000 کیلۆمەتری چوارگۆشەیە و ڕێژەی دانیشتوانی لە 6,500,000 کەس زیاترە. واتە تەنها هەرێمی دونباس ڕووبەرەکەی و ژماری دانیشتوانی لە هەرێمی کوردستان زیاترە. هەروەها نیمچە دوورگەی کریمیا ڕووبەرەکەی 27,000 کیلۆمەتری چوارگۆشەیە و ڕێژەی دانیشتوانی لە 2,400,000 کەس زیاترە. لە دوایین دەرکەوتنی سێرگی لاڤرۆڤی وەزیری دەرەوەی رووسیادا بابلووسێکە لەسەر سنگی 4 پیتی CCCP کورتکراوی یەکێتی سۆڤیەتی پێشوو بە لاتینی لە لووتکەی ئالاسکا بە شێوەیەکی سیمبولیک هەندێک لە شیکەرەوەکان بە ئاماژە و مانای خواستی فراوانخوازی رووسیا لێکی دەدەنەوە و هەندێکی تریش تەنها وەکو ئاماژەکردن بۆ ڕیشەی مێژوویی خاوەنداریەتیکردنی دونباس و کریمیا لەلایەن رووسیاوە لێک دەدەنەوە کە دەگەڕێتەوە بۆ سەردەمی یەکێتی سۆڤیەتی پێشوو. ئەمە جگەلەوەی هەندێکی تر وەکو کۆدی سەردەمێک و قۆناخێکی نوێی بەهێزبوونەوەی رووسیا و دابەشبوونەوەی دنیا بۆ دوو چەمسەرە بەهێزەکە رووسیا و ئەمریکا لێکی دەدەنەوە. هەرێمی دونباس بادڵی پیشەسازی لە ڕۆژهەڵاتی ئۆکرانیادا هەژمار دەکرێت. ڕیشەی مێژوویی هەرێمی دونباس لە سەدەی 19هەمدا لە ژێردەستی ئیمپراتۆریەتی رووسیادا بووە و بە خێرایی بە قۆناغی گەشەسەندندا تێپەڕی. هەرێمەکە دەوڵەمەند بوو بە کانەکانی خەڵوز و کارگەکانی ئاسن و پۆڵا کە لە سەرانسەری ئیمپراتۆریەتی رووسیاوە کرێکارانی ڕادەکێشە. ئەم پیشەسازیە دانیشتوانێکی بەهێزی چینی کرێکاری رووسی زمانی پەروەردە کرد. ئەمەش بوو بەهۆی دروستبوونی مۆزاییکێکی دیموگرافی جیاواز لە ڕۆژاوای ئوکرانیا کە هێشتا ناسنامەی نەتەوەی و زمانی ئۆکرانی بەهێزتر مابووە. لە سەردەمی یەکێتی سۆڤیەتدا دونباس بوو بە هێمای هێزی کاری سۆڤیەت کە بە توندی لەگەڵ ئابووری ناوەندی مۆسکۆدا تێکەڵ و گرێدراو بوو. دوای ئەوەی ئۆکرانیا لە ساڵی 1991 سەربەخۆیی بەدەستهێنا ئەم میراتە مێژوویە بوو بەهۆی دابەشبوونێکی سیاسی و کلتوری بۆ دونباس. لە ڕووی کلتوریەوە گرێدراو بە رووسیاوە بەڵام لە ڕووی سیاسیەوە بەشێک لە ئۆکرانیا. لێرەدا پێویستە ئاماژە بۆ بدەین کە هەرێمی دونباس هەردوو پارێزگای دۆنێتسک و لوهانس دەگرێتەوە. ئەم گرژیانە لە ساڵی 2014 سەریان هەڵدا کاتێک رووسیا پشگیری لە بزوتنەوە جوداخوازەکانی کرد لە دۆنێتسک و لوهانسک دوای ئەوەی کیڤ لایەنگری ئەوروپای کرد. لە بەرامبەردا کریمیا هەم گرنگێکی استراتیژی و هەم گرنگێکی ڕەمزی هەیە لە ڕووی مێژوویەوە کێبەرکەی لەسەر بوو. نیمچە دوورگەکە لە ساڵی 1783 دوای جەنگەکانی لەگەڵ ئیمپراتۆریەتی عوسمانی ئیمپراتۆریەتی رووسیا لکاندی بەخۆیەوە و خستیە سەرخاکی خۆی. دواتر بوو بە شوێنی بەلەمی دەریای ڕەشی رووسیا لە سیڤاستۆپۆل کە بەردێکی بناغی دەستی سەربازی مۆسکۆ بوو. لە ساڵی 1954دا نیکیتا خروشۆف سەرۆکی یەکێتی سۆڤیەت کریمیای لە رووسیاوە گواستەوە بۆ کۆماری سۆسیالیستی سۆڤیەتی ئۆکرانیا.
ئەمە هەنگاوێک بوو کە لەو کاتەدا وەک نهێنیەک و کۆدێک هەژمار دەکرا، بەڵام دواتر لێکەوتەی جیۆپۆلیتیکی گەورەی لێکەوتەوە. دوای سەربەخۆیی ئۆکرانیا، نیمچە دوورگەکە بە زۆرینەی ئاخێوەرانی زمانی ڕووسیەوە شان بەشانی تاتارە ڕەسەنەکانی کریمیا زمان و کلتورەکەی خۆیان پاراست. تاتارەکان کە لە سەردەمی ستالیندا بە زۆرە ملێ ڕاگوێزرابوون، لە ساڵانی 90ەکاندا دەستیان بەگەڕانەوە کرد بۆ زێتی خۆیان. ریفراندۆم و بڕیاری سیاسی لکاندنی کریمیا بە خاکی خۆیەوە لەلایەن ڕووسیاوە لە ساڵی 2014 دوای شۆڕشی یۆرۆمەیدان لە ئۆکرانیا لەلایەن مۆسکۆ وەک گەڕانەوەی زەویە مێژوویەکانی خۆی بڕیاری لێدا. پاڵپەش بە ریفراندۆمێک کە گومان و ناکۆکی زۆری لەبارەوە هەبوو. ئەم کارەی رووسیا واتە لکاندنی کریمیا بە خاکی خۆیەوە یان وەک رووسیا ڕایگەیاند گەڕانەوەی زەویە مێژوویەکانی خۆی لە ئاستی نێو دەوڵەتیدا سەرکۆنەکرا و ڕەخنەی توندی لێگیرە. ئەما بوو بەهۆی جەختکردنەوە لەسەر گرنگی هەمیشەیی کریمیا وەک بەندەرێکی دەریایی و هەم وەک پێگەیەکی کلتوری بۆ ناسیۆنالیزمی ڕووسی. هەردوو هەرێمی دونباس و کریمیا بە هۆکاری ناسنامە و بانگەشە مێژوو یەکەڵەکە بۆکانیان دابنا چەق لە نێوجەرگەی هۆکارەکانی جەنگی رووسیا ئۆکرانیادا. دۆنباس ڕنگدانەوەی پەیوەندیە پیشەساسی و کلتوریەکانێتی بە رووسیاوە و هەروەها بەشێکی زۆری خەڵک و پێکاتە سیاسەکەی هەرێمی دونباس کە گوتارێکی لایەنگریەیان بۆ مۆسکۆ بەرز کردەوە. لە کاتێکدا کریمیە نیشاندەرەوەی کۆنتڕۆلی استراتیژی و یادەوەری ئیمپراتۆریە بۆ رووسیا هەم لە سەردەمی ئیمپراتۆریەدا و هەم دواتریش لە سەردەمی یەکێتی سۆڤێتدا. ئەم هۆکارانەوەیان کردووە کریمیە و دونباس پێگەیەکی ناوەندیان هەبێت لە ململانێ و جەنگی رووسیا و ئۆکرانیادا. بەم شێوەیە ڕێگ و ڕیشەی مێژووی دونباس و کریمیا ڕوونی دەکاتەوە کە بۆچی ئەم جەنگە هەڵگیرسا و جەختکردنەوەی رووسیا لەسەر خاوەنداری تێکردنی بۆ دوو هەرێمەکە. ئەم دوو هەرێمە تەنیا پارچە زەوی نین، بەڵکو گێڕانەوەی ناسنامە و سەربەخۆیی و دەسەڵاتن.